السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتتان باش. ئەگەر چاوێک بە دنیادا بخشێنین دەبینین لە هەموو حکوماتی دنیادا کێشەیەک نییە بە ناوی موچە. جا ئەگەر موچەی ئەو هاوڵاتیانی ئەو وڵاتە کەم بێ یا زۆر بێ، بەڵام شتێک نییە بە ناوی کێشەی موچە. تەنها و تەنها لە هەرێمی کوردستان ئەو بابەتە هەیە، ئەویش بێباچی ئەم حکوومەتەیە، بێباچی ئەم دەسەڵاتەیە، لەبەر ئەوەی کە ئێستا دەبینین بۆ بانگەشەی هەڵبژاردن سەرۆک حکوومەت و هەروەها سەرۆکی هەرێم هەر ڕۆژەی لە شارێکن، هەر ئەوەندە مەسروف و پارەیە کە لە ئۆتۆمبیل و لە مەسروفی ڕێگا و بانەکان بخۆیان دەسەرفی دەکەن بەشی بوشم بوچەیەک لەوانەیە بکە. چکە بە حەقەت یعنی دەبینین حکوومەت زۆر بێباکە لە ئاست موچەی خەڵک، لە ئاست بژێوی ژیانی خەڵک. یعنی بیر لەوە ناکاتەوە ئاخۆ ئەم خەڵکە 22 نۆ، یعنی تا ئێستا موچەی مانجی هەشت دابەش نەکراوە. بۆیە بابەتەکەمان ئەوەیە کە بۆچی موچەخۆران دەبێت باجی بێباچی حکوومەت بدەن. ئایا ئەم حکوومەتە کەی بیر لەوە دەکاتەوە موچەی خەڵک چارەسەر بکە، کەی بیر لەوە دەکاتەوە کە ژیانی خەڵک بەرەو باشتر ببە. لە قسەکردنی بەرپرسانی باڵای ئەم هەرێمە بەڕاستی کە قسە دەکەن، ئەگەر خەڵکێک نەزانێت چ دەگوزارێ لەم هەرێمی کوردستانە و گوێی لە قسەکانیان بی دەڵێ دەبێ ئەم هەرێمە چ بەهەشتێکی سەر دنیا بێ. بەڵام کە دەینە سەر ئەرزی واقع دەبینین کە چ جەنگەڵستانێکە و چ کارەساتێکە و چۆن لەم هەرێمە بە هەزاران خێزان ناتوانن کرێخانوەکانیان بدەن، ناتوانن بژێوی ژیانی ڕۆژانەیان پەیدا بکەن. ئاخر نەبووە بە دوو مانگ موچەیەک بە دوو مانگ جارێک موچە بدرێ و بەم شێوەیەش کە دەبینین بزانە بازار چۆن شێواوە، چۆن خەڵک بەڕاستی پەرێشانە لەم بینەدا. تاکەی بیر لە ژیانی خەڵک ناکەنەوە. بۆچی خۆتان ژیانی خۆتان تەواو تەئمین کردووە؟ لە هیچ شتێکیان کەم نییە، لە فڕۆکەیان، لە باخیرەیان، لە کۆمپانیاکانیان، لە هوتێلە و لە بینە هەولبڕەکانیان. یعنی بێرە نەوەستاون بڕۆ لە وڵاتان بزانە چ عقاراتێکیان کڕیوە، چ شوێنیان کڕیوە. بۆ دەبێت لێرە لە هەرێمی کوردستان خەڵکی خۆیان ئاوا برسی بکەن، بۆ دەبێت پارەی ئەم هەرێمی کوردستانە ببردرێ بۆ دەرەوە و بازرگانی پێ بکرێت لە دەرەوە، بەڵام خەڵکی خۆت لە هەرێمی کوردستان برسی بێ. خەڵک ئایا شایستەی ئەوەیە کام خەڵکە ئاوا ئەو دەردەی پێ بکرێ؟ خۆم خەڵکە هەمیشە ئامادە بووە و دەست دەسەسینگ بووە و هەروەها گیانفیدا بووە لە بۆ ئەم وڵاتە و ئەم هەرێمە. لە شاخ بوون ئەم خەڵکە خزمەتی ئێوەی دەکرد، هاتنە شار خەڵک لەگەڵتان ڕاپەڕی. باشە ڕاپەڕینە مێژوویەکەی ساڵی 91 هەموو خەڵک ئاگادارەکە، هەموو دنیا ئاگادارە ئەگەر ئەم ڕاپەڕینە مێژوو نەبای ئەمڕۆ دروست نەدەبوو، ئەگەر ئەم کۆڕەوە نەبای ئەمڕۆ دروست نەدەبوو. هەڵبژاردنتان کرد لە پەرلەمانی ساڵی 92 خەڵک بە هەموو شێوەیەک ئامادە بوو، بە جۆش و خۆشەوە دەنجی دەدا. بەڵام ئێوە 30 ساڵ زیاترە چیتان بۆ ئەو خەڵکە کردووە؟ کوا ئەو کارەبایە کە 24 سعات دەیان جار بەڵێنتان بە خەڵک داوە؟ کوا ئەو ئاوەی کە هەموو هاوینێک ئێمە خەڵک لە هەرێمی کوردستان گرفتار دەبێت بەوەی کە ئاو نییە؟ کوا ئەو ڕێگاوبانەی کە بڕیار بوو کە بیکەن بە دووبەی؟ کوا ئێستا خەڵک ئەگەر نەخۆش بێ بەڕاستی نازانێت چۆن چارەسەری خۆی بکە، لەبەرەوەی پارەی نییە بچێتە نەخۆشخانەی ئەهلی و نەخۆشخانەکانی تریش تا دێ بێ ناز دەبن، تا دێ بێ خزمەت گوزاری دەبن. کوا زانست و زانیاری، کوا پەروەردە؟ خۆتان منداڵەکانتان لە باشترین زانکۆی کوردستان، لە باشترین زانکۆی دنیا دەخوێنن، هەر لە باخچەی ساوایانەوە تا دەگات تا ئەوەی کە لە زانکۆ دەردەچن و دوای دەرچوونیشان هەموو شتێکیان مسۆگەرە. بەڵام ئەی فەقیر، ئەی فەقیری ئەم هەرێمە، ئەی ئەوانەی کە شۆڕشیان کرد لەگەڵتان، ئەی ئەوانەی کە ڕاپەڕین و کۆڕەویان کرد و ئەی ئەوانەی کە بەشداری هەڵبژاردنەکانیان کرد بۆتان، ئەی ئەوانەی کە بەشداری شەڕیان کرد بۆتان، تەنانەت ئەوانەی کە ئێستا کە زۆرێک لەوانەی کە بەشداری شەڕی ناوخۆیان کرد و لە پێناو ئێوە خۆیان بەکوژدا، بەڵام بەداخەوە دەبینین ئێستا خانەوادەکانیان بە دوو مانگ جارێک موچە وەردەگرن. یعنی ئەمە هەتا کەی دەبێ وابێ؟ بۆ دەبێ وابێ؟ لەبەرچی وابێ؟
ئەی ئەم هەموو وعد و بەڵێنتان چی بەسەر هات. چواردەوری هەموو شەقامەکانی هەولێر دراوە بە خەڵکانێک کە ئەمانە ئەسڵەن باچیان بە حکومەت نییە، باچیان بە هەڵبژاردن نییە، باچیان بە ئەوەی نییە کە ئەم کوردستانە ئاوبی بە لای ئەوان گرفت نییە، گرنگەوەی قازانجی خۆیان کردووە و سەویەکی زۆریان وەگرتەوە و قازانجی خۆیان کردووە تەواو. بەڵام ئەوەی کە ماندوو بووە، ئەوەی کە خەباتی کردووە، ئەوەی کە خەمخۆری ئەم کوردستانەیە، دەبینین ئێستاکە تەنانەت موچەیەکی پێڕەوا نابینن. داهاتی ئەم هەرێمی کوردستانە نەک جارێک 10,000 بەشی هەموو کوردستان دەکا، بەڵام لەبەرەوەی نەعەدالەتی هەیە، لەبەر ئەوەی کە بەڕاستی نادادگەریەکی زۆر هەیە، ئەوە بارودۆخەکەی ئێستای هەرێمی کوردستانە کە دەیبینین کە چی بەسەر هاتووە و کەسیش تێناگە ئەم بابەتە بۆ لەبەرچی وایە، چێ تاوانبارە، چێ ئەوەیە کە ئەو بارودۆخەی وا خوڵقاندووە، لەبەرچی وای لێ هاتووە. ئەم هەموو موچەخۆرە بندیوارەی هەرێمی کوردستان لە پای چی، لەبەر چی؟ ئەگەر وانییە بۆ ڕوونکردنەوە نادەن. کاک هەڵمەت لە هەولێر. بەڵێ برا. ئەڵێ جەناب. وعەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاه. سپاس فەرموو بە قوربان. دەستەکانت خۆش کاک هەڵمەت، فەرموو. والله بنتي زميلي كفران باجي وحكمتي حكمتي باكا حكمتي مثلا مثلا خمسة مثلا تو حكمتها مكستورة والله قد يستيقظ ولا حكمت حبنا تشي بتحبها انتظار جورها البيو السوني فاختكاري جورها وانا خلق دنجرية بس أنداركو تهيد إن شاء الله شواني خواهي جورها بيستيقظ كوتها بيني نساء السونية لكن الزمن صدقها عارض حزار كسفون كل هذه شديد جدا بتوع يجي شديد بس هو إسرائيل خلق جاي صوتي فيها برضه كس من جزء يدي شفتين ونتي يأذي بسنة راسخين حبيل القدس يجوز كومل بزوجنا الجورا أنا أسأل بس مثلا يشتي فاتن الجور سنة تفتكرك بالواقع يشتي فاتن يعمله بس مثلا يشتي فاتن نوني لا هو أو سال حتى فاتنا حتى يجي فاتن كم بلام سير يروح سنة راسخين القدس معنا كومل يجوز دقر بسنة ولا تنحى أوسع فاستقلنا يوم اللي يشتكى دعوة خلق دكم أوسع إسباب كيف خطأ لكن شيء مدى يشتري فاتح أسباب السنة دەستەکان خۆش کاک هەڵمەت، زۆر سپاس بە قوربان، زۆر سپاس. وەڵاهی ینی ئەوەی کە جگەی داخە ئەوەیە کە لەم هەرێمی کوردستانە ئەوەی دڵسۆزە، ئەوەی خەمخۆری ئەم میلەتەیە، ئەوەی کە پەرۆشە بە ئەم میلەتە، ئەوە خراوەتە پەراوێز. بەڵام ئەوانەی کە بەداخەوە دەڵێم، ئەوانەی کە بەردەوام خەریکی ماستاوکردنن، ئەوانەی کە بەردەوام خەریکی بەڕاستی خۆڕە پێشکردنن، ئەوانەی کە بەردەوام ینی هەموو غەمی خۆیان ئەوەیە کە تێر بن بۆ خۆیان خەڵکیش کەیفی خۆیەتی پرسی بێ، ئێستا وای لێ هاتووە. ئەخر خەڵک حەق خۆیتی بپرسێ کاکە گیان، لە هەرێمێکی ئاوا دەوڵەمەند، لە هەرێمێکی ئاوا پڕ سەرەوت و سامان بۆ دەبێ ئاوا بۆ بارودۆخە تێپەڕین ئێمە. کاک محەممەد لە هەولێر. ئەو کاتت باش قوربان. ئەو کاتت باش بە قوربان. چۆنی کاگە نوێری بەڕێ. سپاس بە قوربان، دەستەکانت خۆش کاک محەممەد، باشی؟ ئەحواڵت چۆنی باشی؟ سەلامەتی. ئەمە ڕێز و حورمەتم لۆ جەنابەت. چاوت ماز دەکەم، فەرموو. بەڕێزی قوربان تەوەرەکەت لەسەر موچەخۆران و بێباچی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و موچەخۆران و کێشەی کە ئێستا لە هەرێم لە بین دایە. باڵێ. کاگە نوێری بەڕێز فترەی ئێستا نفتی هەرێمی کوردستان کە بەڕۆی حکوومەتی هەرێمی کوردستان سەرپەرشتی دەکرد بە کۆی دەنگ و یان بە شێوەیەکی گشتی ئەوەی بەڕێز دەکان فەرموو ئەگەر نفتەکە تەسویلی عراق بکەین ئەوە کێشەی موچەمان لە چارەسەر دەبێت. باشە ئەو مرازەتان حاصل بوو نفتی هەرێمی کوردستان هەندێک داهاتی شەوە تەسویلی حکوومەتی عراق کرا کەچی ئێستا کێشەکە لەوانەیە لە زۆر بواردا ئالۆسر بووبی. هەر ئێوەی بەڕێز دادەبەزنە سەر هەر حکوومەتی کەواتە نەفت لە دەست خۆماندی هەروە لە دەست حکوومەتی عراقی بی
حكومتي هرمي كردستان كاك محمد أنا أشيك أجر أنا أشيك أجر حكومتي هرمي كردستان برزي تغيير باستان كو محكم بك زورتان تنا خوستلا حوتان تي خوستلا كحكومتي عراقي لو أنا دوق سناشين تابي بري يعني فكان حكومتي عراقي تام زور تي خوستلا لو حكومتي هرمي كردستان أجر محكم ك أوانش أجر سناشين تابي بري كاك محمد حواتا بشيء شيء بس شكا متخورو هنارد كردنو شيء أو بينو برد إستالا غورينيا شكا ويا يعني من واحد كذا كم حريمي كردستان انتماءاتان يا خوشويستيتان لقررتن وزرابط بشيشي قسيا مبازكم حزبكي سياسي إسلامي زنابيش مبازكم انتماءاتان لبو حريمي كردستان انتماء سيا حزكم كاك محمد كاك محمد كاك محمد كاك محمد كاك محمد يقدر كاك محمد انتماء سيا حزم لي بزانم يعني انتماء خوشويستي ودمسوزي يعني خوشويستي خاك خوشويستي اجتماع يعني من بون مناكاد هذا برز يختلي بعض الناس ساكن برادر يصير من هر كردك سرپرستی هرمی کردستان بکن اگر خلافترین کسیش بی قوندنکی بهمو حکومتانی اولا نادم چونکه هرمی کردستان استاکا به خود باز بزنی برای سیاسی هرمی کردستانی پاراستیا دستی درچی اولا اگر با بچه دستی بچه او کسانت که دستی درشان لپسته پاسوی کسان حکومت شکایان کسانی که سرپرستی او هرمی دکن نگ استا او كاك محمد سير خود حزم لي جل منش بقري بله صاري فهم قادر باش انتماء بون اجتماع اويك ل 2014 وتاوكو 24 صاله سن متخرا وكاك محمد سن متباشا كوتراوا سن متبل برانوا تخواك انتماء بون اجتماع اويك ب 200 ناوي تزوير لناو ليستي متساهبي كاستا حكومه عراقي دري او ناوانا تشين ولا شوين او انتماء بون اجتماع انتماء او بون اجتماع كاك محمد قصد كرد مش قصي خوم بكم وكو بيشكشكارك باشا انتماء بون اجتماع او كاوسر كرداني هرمي كردستان هاتنوا نخانوها بن ناوي دابنيشن نزلوا برقي كابول لبريكا نساري كابول لي بخرن استا اوان لشين وخرج لشين دريت خوا بوجدانه وقصبك هذا عزيز جناب سجزونا بلا كاجن جان باي اتا بلق سكدوا تبون من حزبك جناب اشتوا حزبك جناب اشتوا فرموا لقريز حكومه الشتاي بتين هذا كان برسوا يعني دام هي مكتب السياسي سكرتير حزبك شنفور لسه نحن تجاد شيء حزبك كاك محمد حزبك من للسر وتابنوا مصروف في مانجي هر هميان ناكا روجي كانال شي فضائي حزبك زنابت أتجب بحرف جنابكم كاجاني برا بلق سكان زوزارة بلام ما بسكين اللي دعوة غلطكين وغلطكين إيوي برس ألا ودايا من كردم خلشي أولاتم ربابا مش كردين والله برا ما حاشا من لكرداء كاك محمد حاشا من لكرداياتين يا بخوا برا كردين وشانازي دكين شانازي بزدو برق من دكين بزمان من دكين بلام والله برا أمن ناكري كابراي عرب برحم بيبكا لبغداد بلام كابراي كرد ليرة موسى كم نداته كابراي رحمة لك بروابك استاكا اتوباش بزاني خلشش بزاني اوي استا دو گزره خطاي خو معنا لمليون و 200,000 متخوري سيت ساريجي يعني خوار رحم كبزانه سونا داوي دبرت دكم كاك محمد جان كاتم زور بيداي دستكان خوش بسپاس دكم بله چه مگه فرمي بله زاني چونه يعني ام بابته لهرمي كردستان استاكا خلشك براستي بداخو خلشك كتا استاكا بديوك لبابتك جيشتوا خلق يشتر بديويشتر بابتك جيشتوا بلام اوي كرون واشكرا لهرمي كردستان ايما لهرمي كردستان بابا جان او نيه بابتي اما كرداتي نيه اما كردين همومان كردين خوا بكرد خلقي كردوين وحكومتك مان هي كرديه نفارسه نتركن عربه زحمتنا بايما ل 2014 چەند موچە بڕاوە چەند بەپاشە کەوت کراوە چەند کەم کراوەتەوە نازانم چی یعنی هەموو ئەو بابەتانە یعنی بەڕاستی ئەمە جێگەی داخە بۆ دەبێ ئەو باڵەکە بخەینە ئەستۆی خەڵکێکی تر کاگ ئاسۆ لە سلێمانی فەرم بە قوربان کاک حاجی السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته اللهم صل على محمد وعلى آل محمد کاک حاجی تندرست باش ان شاء الله سلامت بسپاس دەکەم قوربان بەڵێ ان شاء الله خێرکەوتوو هەڵا کاک حاجی زەنگ چۆنە ئێمە زۆرمان بەسەری وتی لەسەرم کێشانە
كشينية دنيا سينية دنيا أبي لانه يعني إيش شيء لم غير ما يقول والله وجد تفسير خويش كشيء ماني أنا هذا شيء طبعا في السير نية كحاجة يستعمل حكومة العراقي أو حكومة العراقي كيستعمل بحيرين الشوارع اشترك بحسام اشترك بناي حكومة لم معه واضحة تقول لا أنا كان يبصون بتاعي يوم كار بركتي أمر يعني الحكم هذا شيء بحسام جدتي باوك كاغاسو حكومتي عراقي شهر حكومتني حظك بزاني بلام ها ضل نديره لحريم حكومتها نلا عراقش حكومتها شكو براستي حكومة داري نوكو عراق دبي نوكو هريم كردستان دبي رحمة لخوت دايتو باوك بالله أنا حقيقة كثير بعدين على الشركة زين بدي صفحة الزرقاء بدل أمانة والله آفرين بوشة الفلاتي آفرين البقوة كتواني يعني تصر دو يكدو سيف عشيرة برلي سيف جروبي ناولي سيف حزبي ناولي لا سيف حزب لبسط يضمانوا على السجاء على الشعب أمان إذا كنتوا كاتب يا أنهم يديرون بالمستوى على الأمان كاتب أخوان وقد أمان زيادة شخص أمان شخص أنا أذكر في الداخل أمر أتاحد والله تبي بخير وكذا ما تنيش خطة فيش تأثير من الجزية كاتبة كاتب والله أمر هو خير وخير وخير يا حزب أنا ما أتكلم عن الجو أنا كاتب يعني استكوائي هذا أنا كاتب برا على كم كسر مثلا لم دورتي أنا أقارن حاجة كذا دەستەکانت خۆش کاگاسۆ دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس وەڵە دەنگت زۆر خراپ دەگا دەستەکانت خۆش ئێمە دەبێ ئەوە زۆر ساک بزانین حکوومەتی عێراق بە هەموو کەم و کوڕیەکانیەوە کە بەڕاستی پێی ناوتری حکوومەتێکی ڕەشید و حکوومەتێکی تەندروست و حکوومەتێکی چۆن دەڵێ پاک و خاوێن حکوومەتی عێراقیش حکوومەتێکی گەندەڵە بەڵام لەگەڵ هەموو ئەو گەندەڵی و کەم و کوڕیانەی تا ئێستا هەر لەسەر پێی خۆی وەستاوە و احتیاطی مادێش باشی هەیە پارەیەکی زۆری خەزم کردووە و هەروەها بە هەر جۆرە لە زۆرەکان بێ موچەیەکی باشی ماگانە دەدا بە هاوڵاتیانی عێراق کە ئەمە کافی نییە ئەوەندە بەز نییە بەڵام بە حەقیقەت ئەوەی ئەلێرە ڕوودەدا ئەوە بەڕاستی حکوومەتایەتی نییەوە کاک محەممەد لە چەم سەماڵ بەڵێ بە قوربان السلام عليكم كاغني وعليكم السلام ورحمة الله وبركاته باشي برازم سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ ياكني والله كاغن ورجال ام كردستان شو هيدا كدوا والله إذا خود خاص هودي لقى بعدينان بالله بو بس هولير وبعدينان اي رحمتي لو تخوات يا الله يا شي حاسه حاجي فالجنة قاعد ولا او كذلك الجنة لما بيفرجنا قاعد ولا يري او جماورين يري جنابك تخوات يا الله يا شي حيس بس بزاري شاعي شعب اخوة من حلبة مدفترة زين شو انا كاك محمد جان کابرا چۆتە شوێنێک و چایەکی خواردووە و کەسێک احتفاز بە لە هەموو دنیاشتی وا هەیە با پێت بڵێم ئەوە بابەتێک نییە ئەزای چۆنە ئەمە بابەتێک نییە ئەمە بەڕاستی ئەمە شتێک نییە ئەمە قسەی لەسەر بکەین بەڵام ئەوەی کە گرنگە کاک محەممەد جیان ئەوەی کە گرنگە ئێمە با قسە لەسەر جەوهەری بابەتەکە بکەین ئایا بۆ دەبێ لەم هەموو پارەی کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ دەبێ یعنی بەڕاستی کە خەڵک لە هەرێمی کوردستان بە مژدانە دوو مانگزارێک مەعاشەکەی بدەنێ باشە کاگەنۆرجان لە خۆمەوە ئەیگرم موشەخۆرم ملیۆنێک و 200 نەفەر موشەخۆرە وایە ملیۆنێک و 200,000 بەڵێ 200,000 بەڵێ ئەم 200,000 کەسمان خیرەتی یان کەس قاتێکمان نییە ئەگەر بسڵمان ڕاستی بیر ئەبێ خیرەتمان هەبێ ئەگەر خیرەتمان هەبێ قبولی ناخی فەرموو یەک ڕۆژێ دوو ڕۆژ حەسی شعبی ڕاتەکەی ڕابگیرێ تو خوا قبولەکە حتما قبولی ناکە ئەوان قبولی ناکەن بەس ئێمە نە ئاگای دیموکراتیە زانین نە دیموکراتیشمان کردووە ئێمڕۆکە ئەڵەی دیموکراتیەکەمان بۆ بەرەڵایەتی بەداخەوە
بەخوا بەداخەوە دومیش ئەوەیە دیکتاتۆری گەلە زاوە بەسەرمانە ئێساس لەوانەیە کۆمەڵە قسە بکەیت بەیانی دەسەڵاتیان هەبێ حەزگرن زۆر لە بناهەڵەکەن ئەمە دیموکراسی نییە ئەجا برای جوانەکەم من بۆیەوە ئەڵم خەتای حەولێر و باجینانە جەدا ئەم جارە بیگۆڕن ئەگەر نەگۆڕن ئەوەیشی کە دەنگ بە وەعەدا کە ئێستا ئاوانە مناڵی منە شەوتێتەوە هی تۆ هینە ملیۆنێک و 200,000 کەس دەیشەوتێنێتەوە وەڵڵی ئەوە دەنگی پێ بدا بۆ باڵی بەم ملیۆن نەنوێژ بکە نەڕۆژوو بگرێ نەبچێ بۆ عەمرە دەستەکانت خۆش کاک محەممەد جان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس لە هەرێمی کوردستان ئەگەر عەدالەت هەبێ ئەگەر شەفافیەت هەبێ ئەگەر ئەو دیموکراسیەی باسی دەکەن کە هەبێ بەڕاستی ئەو بازار و ئەو وەزعی کوردستان ئاوا نابێ بەڵێ نازەنین خان فەرموو السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بله. سپاس بو برزت فرمو. والله اللي بتوركي جنابة معلومة جنابة يعني هم من دزاني وزحك قوة. بله. بلام أبا يعني دزاني مثلك هي دري لقر عامي برو شارع قد كل هي. والله أو مسألة طبعا أو مسألة كارثات زور قورية. أم شلون نقل عامي باسم الشامي أو عامي غلط بو من دبي نقل أمرهم. يا قصك طبعا بارك الله فيك يعني استاك كسب بستناو شهر كوران دريدة بتاعي خود بكرة بس بتساوي مناقرة بله يعني بتحاول لا تدخل أنا بكذا أصلا بدي طبعا بضطرني ولا زي كمان هنا يعني الرياضات تحكي عليها معلوم الجناب يعني أحمد بها منافق حقها في ملتي دعوة أو زي ده خبره في بلام وإفتحوا هالجهازنا بالسلفة يعني خلق داتا آدابي بس يعني لزحلي نفاني بعدين تدري بهتكين يعني بكوري بستناو سامي أو تصفي زور غلطة يعني همشتك هيدري أبا ماذا تقول لك كتو ما صلى دنجي تلفون زر إسعاد زر ليشكم زي كنترولي بله يعني إنسان بيقولوا خذ أثرت ربح الشيار بتنزاني جنب كذا ده بس هذا كين أزهر مزور داريها بحيث يعني لا ينستنا منان بنو أشوهلا هر يعني بس كنت تزارن تابليش هم الزانين زق قوما بيتنا من الإسلامية الرش برسي أو يعني كفت في غمر صلى الله عليه وسلم لبحد تشجعها الناس كراية أجر لبوه ما بستكها لبوه البجار نيجدي أجر كسر شباشي هل يا باء كسباشي ما دام وقت بلال حبشي الرشبيس تقديم ما دام زي خوي زي كدين كاروبار كده زي كان مسلمانان بي أوهل بجد أجر خوادي كبقى كافر أما إسمان لقر أوين داخل تدينا شهلا بزيري المهم لخدمتي إنسان يبدأ دي أو زر قرنجة بلاي مناس يعني إنسان هشيار بي زور سپاسان دەکەم خۆتان دەستەکانت خۆش زۆر سپاس کاک دارە لە عەربەت السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. من دو جار داوای لێبوردنە کەمێکیان هەفتەی ڕابردوو دو جار تەلەفۆنم کرد باڵانسەکە بەشی نەکرد. ئەمنش داوای لێبوردن دەکەم ئەگەر نەمانتوانین تەلەفۆنەکەت وەرگرین. چاوی منی داوای لێبوردنی دووەم دوای ئەمە سەرتەوەرەکە خەمە نەبێت. داوای لێبوردنی دووەم پار ڕەمەزان بوو جۆم لە قەناتی بوو عەرەبی بوو ناوی ئیتیحادە مامۆستای شایانی قسەیە کرد وتی هەتاو 1300 ملیۆن کە ڕەت لە زەوی گەورەترە من ئەمەم نەقڵ کرد بۆ ئێوە خەڵک گوێلێتی من پەشێمانم لەو قسەیە چونکە بەپێی نەسی قورئانی پیرۆز زەوی گەورەترین هەسارەیە خوای گەورە ئەفەرمێت بە 8 تاکرد بەخەر ئەرد و ئاسمانەکانە نافەرمێ هەتاو ئاسمانەکان یا نەجمی تارق و بابچینە سە باسەکەی کاک باسەکە بەخوای گەورە من چی بێڵم تۆ تێگەشتی لە مۆزوع حەقاڵە ئەوە ڕاستی کەینەوە باشە چۆکە بچنە سە ئەسلی باسەکە بچنە سە ئەسلی باسەکەی خۆمان کە ئەم حکومەتە بۆ ئەوەندە بێباکە لە ئاست موچەی ئەم خەڵکە ئەزانێکی کاکە تۆ دارگوێز گوێز ئەگرێ شووتی لەو هەرزار لاشتێکی سکۆڵی پێوەیە شووتی ئەگرێ دارخورما ئەگرێ ئەم میلەتە ئەمە بەرهەمەکەیەتی ئەمەی گرتووە دەستەکان خۆشخوا ئاگادارت بێ مامۆستا عەبدوڕەحمان سەلام عەلەیکوم برا مامۆستا عەبدوڕەحمان سەلام عەلەیکوم
السلام عليكم أستاذي برز. وعليكم السلام ورحمة الله مامۆستا فرموا. كشكي طبعا السلام لصلاة بيستران وكادر وبتاعتي أستاذ بولا. سپاس دەکەم. أستاذ لكاتي أناتولي شارانسكي وأندري زخاروف يشتي سوفيتيان روخان بله. BBC برنامج تقديم بعنوان الحقائق تتكلم. لا باري ثروة الساماني أنظام حزب الشيوعي لدرجة كدعواي على أساس شيوعية عالمية عند العالم لكل جزراني بغي أو جاري كتابة أو برنامج غزاني الدنيا كود الجزراء كوابو ما أصبح اليوم بالبارحة. أستاذ طبيعي يجل فيلسوفان ألمان دلي الحقائق التي نسكت عنها تغدو السامة أو راس يعني كليان دي دنجن أجهر دي دنجن دبن الزهراوي أنت جمعية بتنابت بالهم جرديلة لتقدر إلكترون نيوترون بروتون لك آميري إلكتروني نيوتروني شبه تفعل بروتوني شبه تفعل كذا كسين نوع ما مصا أوصل قوة درجة توا بروات حديث لو ما دام غلط إثيوس قرابة $1,000,000 لزمان صدام حسيني على أساس أوروبا يزوربوا برسيل خورنيا ده بالشرق الأوسط كوبي بني سطر إثيوسي أوجا مشكلة ما هو هزاران قال لعابي 2014 حتى أيلولي 2024 أويدا جزري وادو جزري عالم لسر حمان رسم نار لسر حمان رباز نار أو هم برنامجنا كذا كريه آية يك ذرة تأثيري حياة قول الشاعر لسري تطبيق نادي لقد أصبحت لو ناديت حيا ولكن لا حياة لمن تنادي. أستاذي برز أطلب بالنيابة حتى إنسان خوي نغوري إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما مامۆستا عەبدوڕەحمان جان مامۆستا عەبدوڕەحمان جان مامۆستا عەبدوڕەحمان جان پێ دوایە کە ئەم دەنگکردنانە لە 2014ەوە کە جەنابەت ئێستا پەیوەندیت کردووە پەیوەندیەکەی جەنابەت لە سۆنگەی دڵسۆزیتە بۆ ئەوەی کە مرۆڤەکان هۆشیار بنەوە بێدەنگ نەبن پێ دوایە کە بێدەنجی بەڕاستی باشە یان ئەوە تا هەر چۆنە بێ هەر قسە بکەین و بە هەر دەنگمان لێوە بێ بە هەر بە ئاگابین باشتر نییە؟ آخر أستاذ لا ينجير دەنجی خۆی دەداتە ئەو لایەنەی خۆشی دەیە ئەگەر دنیا خرابی بەس یەک شت هەیە طبیعی ئەوەی ناوی لە خۆی نایە ئۆپۆزیشن لە فەرەنسیشان وەرگرتێ ئۆپۆزیسیۆن کەلیمەی فەرەنسیە ئۆپۆزیشن ئینگلیزیە بەرهەڵسکار کوردی خۆمانی فەتیە يعني مامۆستا عەبدوڕەحمان جان جەنابەت پێم وایە تەمەنێکت هەبێ ئاگادار بی کە لە ساڵی 92 یەکێتی و پارتی دەتوانین بڵێن زۆرینەی هەر زۆری دەنگەکانیان برد وایە؟ لۆ دەبن سەبەب قەزدم ئەنی ئەوە بە هەر زۆرێ بێ لایەنگیریان زۆرە مامۆستا عەبدوڕەحمان مقارەنەتەن باشە 92 ئەو هەموو دەنگیان هێنا ئێستا وا سەلمێنرا سەبر هەڵبەژاردن لە دوای هەڵبژاردن ئێستا 125 ئەو پەڕی 130 خەڵکیان لەگەڵا هەردووچیان ئەوە ئۆستاذی بەڕێز جەنابەت حڕی خوبیر دەکەیەوە منیش حڕم خوبیر دەکەمەوە قەناعەتت هەبی ڕۆژی دەنگدان ئەو 130 دەبتە 64 قەناعەتت ئەوجا سەیرتە ئەو ڕۆ ئەوڕۆ 22 ئەیلولەوە نیە 20 خميس دورنيا اگر بمينا اندرز عمر لو جنابتان وبيستران هرم ان شاء الله باستثناء بروات هذه لا ينفيران بنجي خوان ددنا او حزب خوشيان بلام سيدار بلام احزاب اسلامي استاذي برز اگر بيتو كيف صنعوا كيف نجيب نينن وضعوا هذا بي باش دەبی ئینشاءالله. وعليكم السلام. کاک پۆڵا السلام علیکم. کاک پۆڵا دەنج تەلەڤیزیۆنەکەت کسکەی مەمنون دەبم. سلام علیکم. باشە برای گەورەم چاچی حاڵ باشە؟ سپاس. سپاس بۆ قوربان دەستەکانت خۆش بی. داگەنوەری بەڕێز وەکو مافێکی شەرعی و مافێکی خۆم ئەگەر ڕێگا بدەی کەناڵەکەتان لای من بەهای هەیە. فەرموو.
ڕێگەت پێ دەدەم وەڵامی خۆت بدەیەوە تەنزارێکە ئێوە کەناڵەکەتان دەبێت جیاوازبی لە ڕووی بەها ئاینیەکانەوە بەڵام ئەمە یەک شتەیە کاک پۆڵە ئەخ بەس ئەمن بایەک شتێ ئەوەی پەیوەندی بەم کەناڵەوە دەکات لەسەر ئەم کەناڵە حساب نییە بۆ نمونە جەنابەت دەزانم بەڵام زرێودان خراپە لەگەڵی نیم درۆکردن بوختان حەفتەکەی تر یەکێتە سلێمانی درۆ بوختان زرێو بەبێ ئەوەی بیناسم دەبواە تۆ پێی بڵێ بیسەلمێنی کە ئەو ڕاستگۆنی ئەک دقیقە من پێم وتم دەیناسی ئەی کەواتانی بەڵگەت هەیە بەڵێ باوکو باپیرم عەشیرەتەکەی بگوت بایە کاکەنوەر بەردەمی نەمانی بەهاکانە دەبیریشم چوو ڕێز بۆ مامۆستا عەبدوڕەحمان کەسایەتێکی بەڕێزی وەکو مامۆستا عەبدوڕەحمان قسە بکە وەکە کاک حەمەڕەشید قسە بکە من ناتوانم جێ لەو کەناڵە ڕانەگرم ئەوانە بەڕێزن ئەوانە بەڕێزن مامۆستا عەبدوڕەحمان خەڵکی تریش هەمووی بەڕێزە بەڵام خەڵکێکەیە بۆ خۆی بەبێ وەڵامی بدەوە بەڵێ دەتوجێ دەبرال بدە لەکتر کە زلێودان تاشاتی دلێەوە بە من دەدا چونکە لە ڕۆی پەروەردەی نەتەوەی وا فێر کراوم زاز واتە خائین إن الله لا يحب الخائنين دێتم گوت و هاوتەری بە مسلمانێتی و کوردایەتی لە من جێب دەبرات هاوتەری بە دەچمە جەهەندەم کوردایەتی واز ناهێنم مسلمانێتیش واز ناهێنم هەموو دەبابەکانی باحث هەموو ئەنفەرتەکان بهێنەوە پشتیوانیان لێ بکەن تاکە کەس بمێنم پشتیوانی لەستەم کار ناکەم ئەوە پەیرە و پرۆگرامین لە هیچیشم کەم نییە دەستەکان خۆشانە پاس بۆ خوا 250 دیناری حراممان نەخواردووە بۆ ئێس قسەمان وا گەورەیە متمانەشمان بە خۆمان هەیە بەخوا هەیە هەموو کەسێکی الحەمدولله بچێنە سەبابەتەکەی دەبیری ئەگەر پێر ناخۆشە پەیوەندی بە کەناڵەکە پێمان بڵێ ئەمەش پەیوەندی ناکەیت کاک پۆڵاجان ئەگەر پێست خۆشە کاک پۆڵاجان برای گەورم ئەگەر جێب دەبرات ئەگەر پێست خۆشە بەشداری کەن ئێمە دە ئۆندە شانازی بوو بەڵام ڕێمە دەکەسێت بوختان جنێ و لێکترکە سەکەت جوانە کاک پۆڵە یەک دقیقە کاک پۆڵە بەڵێ ئەو بەڕێزانەی کە لێرە دانیشتونە و خەڵک پەیوەندی دەکا و پەیوەندیەکان وەردەگرن ئەگەر مەبەستیان بی پەیوەندی هەر کەسێک وەرنەگر وەری ناگرن بەڵام بڕوا بکەشتیوە تا ئێستا نەکراوە هەر کەسێک پەیوەندی دەکا هەر کەسێک پەیوەندی بکە ئێمە پەیوەندەکەی وەردەگرین بەڵام هیچ کەسێک بۆی نییە لە ناو بەرنامە دوو جات پەیوەندی بکە ئەتۆ جەنابەت ئێستا پەیوەندیت کردووە وەڵامی خۆت بدەوە و هەر کەسێکیش کە پەیوەندی دەکا و قسە دەکا تعبیر لە خۆی دەکاتن هەر کەسێک کورتی کاگەن وەلە سەتەوەرەکە نادوم ئەو ڕۆچکە بەڕاستی دوێنێ ئازاری حەفتەکەی تر ئازاریدان جنێودان بوختان درۆ لێکتر کە حەقی وەنیە ئێوە ڕێگای پێ بدەن ئەگەر ناوی زێدم هینا ئێستا بە تاکە زیاتر ناوی زێدم هینا داگەنوەر ناوی زێدم هینا عومەرم هینا حەلیم هینا لەسەر قسەوی قسەم کرد یەکسەر پەیوەندیەکەم ببڕن وانەکەم پێ بارحاڵ کاک پۆڵە ئێستا کاک پۆڵە تێگەیشت دەستەکانت خۆشبی تۆ پێ دوایە کە ئایا لە هەرێمی کوردستان ئەوەی دەگوزەرێ ئەم بێباچی حکومت لە پای چییە؟ جوانە ئەوە لە بەدڵی تو وەڵام دەمەکەگەنوە بڵێ بێباکە لەبەر ئەوەی لەگەر داگیرکەرانی یەکلایەن کردەوە زۆر بەڕاستکاوی باس دەکەم لەگەر داگیرکەرانی یەکلایەن کردیتەوە بۆندە ڕازین ئەوانە سەڵاتداران بۆندە خاکە ڕازین بۆن جێب دەبرات باڕوونی کەمەوە بۆندە دەسەڵاتە ڕازین بۆ خۆیان و ماڵ و منداڵیان هەتا ماون ئەوە یەک لە بەرامبەریان شێست لایەن و لیستی ئۆپۆزیسیۆن هەیە لەوەش بێباکن با بەڕاستکاوی پێ بڵێم ئۆپۆزیسیۆن دڵی بۆ خۆش نەبی سۆری نەدەینی شێست کەس و لایەن سەریان لە ملت شێوان ئەخەوەرە بێن بە قورئان سوێن بخۆن کەس باوەڕیان پێ نات دەبابەرەیە کە بایە بەرا کەمی خاک و نیشتیمان و نەتەوەیان هەبایە ئێستا بەرە نەبوو لە پاش ئەوەی کە بەرە نەبوو ئێستا نەچوە بچی ئێستا خەڵک دەنگدانی لە پێشە با خەڵک هەڵوێستی هەبێ جوانێ دەبی جوانێ شێستە کردا لە پاش هەڵبژاردن بەرە دروست دەبێت شیوانێ متوانە نییە باوەڕت بێت جۆ دەبرات دەستا ئۆپۆزیسیۆن کاکەن وەری بڕێت داگەن وەر با تەواوی کەم ڕەحمەت لە مردوود فەرموو ئۆپۆزیسیۆن خەنجەرەکەی داتە دەست دەسەڵات ئێستا دەڵێت چی لە ملت دەکەی ئێمە بەرتەوازەی شێست لاین ئێستا من یەک پرسیارت دەکەم کاک پۆڵە یەک پرسیار لە بەڕێزت دەکەم کاک پۆڵە یەک پرسیار لە بەڕێزت دەکەم تو خواکەی جەنابەت و ئەوانەی کە پەیوەندی بۆ بەرنامەیەوە دەکەن بە ئارەزوو خۆیان قسان دەکەن یعنی هەر ئەوەندە مانای ئەوە نابەخشێ کە
کە ئێمە ئۆپۆزیسیۆن لەکوێ و دەسەڵات لەکوێ خۆم نەم بۆ یەکەوەنا یەک ناگرن یەک گونا حەبڵێم ئێوە گەندەڵ کاکە چاک دەبێ ئینشاءالله وەڵاهی ئۆپۆزیسیۆن ئەمە گەوەکو کۆمەڵی دادگەری سەیریکەین کاک پۆڵەجیان دەزانم ئەگەر سەیریکەین کاک پۆڵەجیان یعنی ئەگەر سەیری کۆمەڵی دادگەریکەین سەری قیادەکەیکەین دەبینین لە کاتی شاخە لە خزمەتی خەڵکی کوردستان بوونە دژی ڕژێمەکەی باس وەڵی لە ڕاپەڕینەوە تا ئێستاکە یعنی ئەگەر حیسیان پێ نەکرابێ بوونەتە مایەی پاراستنی ئەخلاق و ڕەوشتی ئەم میلەتە بوونەتە مایەی پاراستنی هێتیمی بێباوکەکانی ئەم میلەتە ئەمە بەڕاستی ئەمە گەورەترین دەستکەوتە برینەکە لەوە گەورەترە کاگەنوەر برینەکە وایە تۆ ئێستا برینەکی سووک لە پەنجە یەکت دێ تداویەک و تەحقیمەکی بەسیط دەکرێت کاگەنوەر برینەکی بچووک باش دەبێت ئینشاءالله ئەوش باش دەبێت دەستەکان خۆشتا کۆڵەجان ئۆپۆزیسیۆن بەهانەی دایکە باش دەبێت ئینشاءالله هیوادارم ئەگەر دوایش بی یەک بەرە هەبی ئینشاءالله ئێمەی خەڵک دیتوان کەمتر نییە لە تورک و فارس و عەرەب پاپی خۆش نێمەکردن ژێردەرتی هیچ ئەمە با پێت بڵێم ڕاست دەکەی ئێمە نە لە عەرەب کەمترین نە لە فارس کەمترین نە لە تورکیش کەمترین بەڵکو ئێمە کوردین و مافی خۆمانە بڵێ هەموو لە خۆمانە ئۆپۆزیسیۆن یەک پەیام یەک بەرنامەی سیاسی ئابووری پەیوەندی لەگە وڵاتان دابڕێژێ ئەوەی دەرنەدا و کاتی خائینە دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس دەکەم زۆر سپاس بە قوربان بڵێ چێمان لەگەڵە بەڵێ دیارە بەڕێزان پێم دەڵێن کاتت تەواو بوو سپاس بۆ بەڕێزانێک کە پەیوەندیان کرد ئیدی ئەوەیە لە هەرێمی کوردستان کە دەبینن ئەم حکوومەتە ئەوەی کە بیری لێ نەکاتەوە بژێوی ژیانی خەڵکە گوزەرانی خەڵکە و هیچ کاتێک ئەم حکوومەتە لە خەمی ئەم ملەتە دانیە بۆ خۆیان و بۆ حیزبەکانیان هەرچی پێیان خۆش بدەیکەن خواتان لەگەڵ